بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لیژنەیەکی دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێمی کوردستان وا بڕیارە سەدانی وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی هەشتا و هەفتا بکەن ئەوە لایەنە ئەمنیەکانی دیکە بۆی کە وردبینی لە لیستی موچەخۆران بکەن. هاوکات ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی دام و دەستگاکانی مەدەنی ڕاگەیاند، بەڵام وەزارەتی کارەبای تێدا نییە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە نهاتنی موچەی وەزارەتی کارەبا لە بەغداوە پێوەستە بەوەی کە زیاتر لە 2000 ناوی زیاتر لە لیستی وەزارەتی کارەبا هەیە و لە مانگی دەی ساڵی ڕابردووەوە دیوانی چاودێری دارایی عێراق داوای کردو، بەڵام هەرێم چاکی نەکردووە. هاوکات تاوکو ئێستا و بڕە موچەی کە نێردراوە بۆ موچەی مانگی 652 ملیار نێردراوە لە بەغداوە وا بڕیارە هەرێم تێبینیەکانی چاپکات لیستی وەزارەتی کارەباش و بە هەمان شێوە بۆ هێزە ئەمنیەکانیش وەزیری پێشمەرگە قسەی کردبوو، باز لەوە دەکات لە 2 بۆ 3 ڕۆژی داهات و کێشەکە چارەسەر بکرێت و ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێمن. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر مەحموود ئابرونیاس و پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ڕاگەیان لیستی موچە ئەوەی کە دانراوە پێشتر بە ڕۆژێک بەشێکیان دابش کرد بوو، ئەوەش کە ماوە بە 2 ڕۆژ دابەشی دەکەن. پێشتر بۆ بە 20 ڕۆژ موچەیان دابش دەکرێت، ئێستا لە ماوەی 2 ڕۆژدا موچە دابش دەکەن. وڵا خۆی ئەمە ئیترە گەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی ماوە بە سەرسووی هەرێم هەرێ عەزیەتی خەڵک بات ئەجینا بۆ ئێستا توان لێ بە 3 ڕۆژ چونکە ئێستا بە 2 ڕۆژە ڕۆژێکیش بۆ خانشینی مەدەنی و سەربازی لەگەڵ کەسوکاری شەهیدان و ئەنفاڵکراون بوو. کاتی خۆی بۆ 20 ڕۆژی پێ ئەچوو 21 ڕۆژی پێ ئەچوو. ئەمەش خۆی لە خۆیان ئیتر نازانم سفەنێکی تایە لە ڕووی ئیداریەوە ئەمە تعبیر لەوە کە جۆرێکە لە گەندەڵی و تەمەڵی لە ڕووی ئەوە شەوانەیە جۆرێکە لە منەت بەسەر خەڵکە. باشە بە سەبارەت بە دیوانی چاودێری دارایی عێراق هاتوونەتە هەرێم وردبین دەکەن لە لیستی موچەی هێزە ئەمنیەکان. ئەی بۆچی دیوانی چاودێری دارایی ئێمە ڕۆڵی نییە؟ پێشتر بازەوەکە کە دیوانی چاودێری دارایی هەرێم نامەی بۆ بەغدا ناردووە وتوێتی هیچ تێبینێک نییە لەسەر لیستی هێزە ئەمنیەکان کەچی عێراق بەمە ڕازی نێ بۆ ڕۆڵی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم جیاوازە؟ یعنی دیوانی چاودێری هەرێم و بەڵێ عێراق بەڵێ دوو دیوانی چاودێری جیاوازن، بەڵام هەڵبەتە هەردووکیان یەک بەرنامەیان هەیە، بەرنامەکەوەی کە چاودێری هەموو داهاتەکەن خەرجی ئەکەن، میزانی مڕاجعە ئەکەن. گرنگ لە بەرنامەکەیان نیە، گرنگ لە کردەوەیە کە بە چ شێوەیە بە فعلی بۆچی لە ماوەی ڕابردوو دیوانی چاودێری دارایی هەرێم لاواز کراوە لە وردبینی بێ بۆ لیستی موچە لە داهاتەکان بێ ڕۆڵی پێ نەدراوە؟ وڵا سەردەمێک دیوانی چاودێری دارایی هەرێم دیوانێکی زۆر چالاک بوو. سەردەمێک؟ بەڵێ سەردەمانێک دیوانێکی زۆر چالاک بوو. ئەم دیوە و ورد و درشتی داهات و خەرجی زۆربەی دەوایرەکانی بە تایبەتی ناوچەی سلەیمانی لە سەردەمی کاک جەلالی عومەری ساماغا ورد و درشت لە دوای ئەوی شەوانەیە لە سەردەمی کاک ئەحمەدیشەوە هەر عینەشت ورد و درشتی خەرجی و داهاتی هەموو دایرەکانی بە تەواوەتی ئەهاتن تەدقیقیان نەکرد و زۆر بەرودی بە دوای ئەگەڕان. بەڵام ئیتر لە دوای ئەوانێ دیوانی چاودێری دارایی یعنی بەواقع بڵێن ئەگەرێمە ئەوە نەڵێن کە ناوێک بووە هەبووە، دیوانێک بووە هەبووە، بەڵام دیوانێکی چی بوراوە بووە. نەڵێن مردووە، دیوانێکی بوراوە بووە بە هیچ شێوەیە نەچووە لە پڕ خۆی بکە بە وەزارەتێکا بۆ نونە لە هەولێر لە دووە خۆی بکە بە وەزارەتێکا بە بەڕێوەبەرایەتیەکی گشتیە بچێ یەکسەر تەدقیقی داهات و خەرجی ساڵێ بکە یان ئەو چەند ساڵێک کە نەچوون. لەبەرەوە دیوانی چاودێری دارایی یعنی پێویستە بە سەرۆکیەوە بۆوانەی کە بەرپرسن ئەو ئەرکەی کە لە سەرشانیانە بە پێی ئەو بەرنامەی کە هەیەە بە پێی ئەو وەزیفەیە کە هەیەە جێبەجێ لە ئێستا ڕۆڵی پێ نەدراوە. بەس لە عێراق دیوانی چاودێری دارایی ڕۆڵی زۆری هەیە لە عێراق بۆ ئێستاش کە هاتوونەتە هەرێم وردبینی دەکەن بۆ لیستی هێزە ئەمنیەکان و داوای کۆمەڵێک زانیاریان کە وەکو ناوی چواری هێزە ئەمنیەکان، کۆد، بایۆمەتری، شوێنی دام، ناوی سیانی دایکی وڵێن هێزە ئەمنیەکان. یعنی بەڕاستی ئەگەر بێت و بڵێن دیوانی چاودێریش لە عێراقا زۆر چالاکە زۆر چالاک نییە، بەڵام لە چاو دیوانی چاودێری لەم کاتەیە و لەم چەند ساڵی ئەخیرە
لە چاو دیوانی چاودێری هەرێمی کوردستانە زۆر چالاکترە زۆر باشرە بە دوای ورد و درشتەکانە ئەچن هەروەکو ئەوەتانێ ینی زۆر لەو کاتەوەی کە محکمەی فیدراڵی بڕیاری دەرکردووە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بدرێت و لە هەمان کاتا تەوتینی موچە بکرێت و لە هەمان کاتا داهاتی ناخۆش گەڕێتەوە بۆ ئەو هەل لەو کاتەوانێ ینی وەزارەتی دارایی عێراق یا خۆی بڵێن حکوومەتی عێراقی فیدراڵ داوای لە هەرێمی کوردستان کردووە کە لیستی موچەی بۆ بنێرێ هی مەدەنی و هی سەربازی و هێزە ئەمنیەکانە و هەموو مانکێک بۆی بنێرێ و لە هەمان کاتیشان میزانی مراجعەشی بۆ بنێرێت میزانی مراجعەشی بۆ بنێرێت مانگانە بەڵام هەتاکو ئێستا کە دواکەوتووە ئەنی بەلامەوە سەیرە هەتاکو ئێستا حکوومەتی هەرێم لیستی موچە ئەوە داخدرنگ نادی لیستی موچەیە ئەمنیەکان پێشتر بە کۆد دەینات ئێستامە بۆ یەکەم جارە ڕازی بوو لە ژێر فشار دەکەین ئێمە کە باسی دیوانی چاودێری داراییکەین ئێمڕۆ دنیاکی پێشکەوتەوە کە تۆ بەکو دەینێری ئەی بە نووسراو بۆ ناینێریت بەکو دەینێری بە نووسراو بۆ ناینێریت ئێمڕۆ دنیا ئەوەنە دنیاکی پێشکەوتوە ئەتوانێت زۆر بە ئاسانی بکرێت ینی خۆی لە خۆیان موچەخۆرانی هەرێمی کوردستان بە واقع ژیریان خواردووە لە بینی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمە یعنی حکوومەتی هەرێم هەتاکو ئێستا ینی ئەم یاریکردە بە نەناردنی لیستی ڕاستەقینەی موچەخۆرانی هەرێم بۆ وەزارەتی دارایی بەغدا ینی بۆ چ مەبەستێکە بۆ ڕوون کردکاتەوە بۆمان بۆ چ مەبەستێکە سوپاس دەکەم دێمەوە ئەگەر لە خزمەتی خەڵکە با جەماوەڕ و خەڵکیش پشگیری بکەن ئەگەر لە خزمەتی خەڵکی شانیە با خەڵک بزانێ مووقیفی خۆی وەرگێت سوپاس دەکەم دێمەوە خزمەتە چین هەولێر لای کاک مامۆستا شوان مامۆستا سوپاسی جەنابیشت دەکەین سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر ئەو کێشەی موچە کە هەیە و دوای دەرچوونی برارەکەی دادگای فیدراڵی کات بە فیرۆدانێکی زۆر هەبوو لەلایەن هەرێمەوە و تاکو ئێستا سەرنجی لەسەرەوەی کە لیستێکی پاکیش نەبێ چی بۆ موچەی بڵێن فەرمانبەری شارستانی بێ چه هێز ئەمنیەکان بێ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەتان دیارە ئەو چێشمەی ئێستا لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیە لە چەند ڕوویەکەوەیە یەک لەو ڕوانەی کە ئێستا ئێمە بەرنامەی لەسەر پێشکەش دەکەین کە باسی لێوە دەکەین مەسەلەی موچە و میزانیە بە تایبەتیش مەسەلەی موچە هەڵبەتە ئەوە باسێکی گرنگ و ڕۆژانەیە پەیوەندی بە ژیان و بژێوی خەڵکەوە هەیە و ئیلا کۆمەڵێک کێشەی سیاسی و ئەمنی و ئابووری لە مابینی هەرێم و بەغدا هەن ئەوەش بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە. جا من بە کورتی دەمەوێ باس لە شێواز و حاڵەت و هۆکارەکان بکەم. دیارە هەرێمی کوردستان لە سۆنگەی ئەو حکوومەتەی کە هەیەی و لە سۆنگەی شێوازی ئیدارەدان و بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئەزمە بووە، تووشی مەزەق بووە، تووشی ئالۆزی و باڵۆزیەکی زۆر بووە. لەبەر ئەوەی لە ڕابردوو جۆرێک لە یعنی ئەمری واقعی بەدەست هێنابوو یا ممارەسەی دەکرد وەکو هەرێمێکی تەواو سربەخۆ تەواو لاوبالی ئەگەرچی لە ڕووی دەستورەوە سەر بە بەغدا بووە، بەڵام لەبەر ئەوەی بەغدا بە هەندێک کێشەی ناوخۆ و کێشەی دەرەچی خەریک بوو، حکومەتێکی تۆکمە و تەواو و مەزبوط نەبوو، زۆر نەدەپڕژایە سەر هەرێمی کوردستان. بەڵام لە سۆنگەی ئەوە ئێستا بەغدا حکومەتێکی موەسسەسەیی و دامەزراوەیی هەیە، وێڕای ئەوەی کە ئەوانیش کێشەی خۆیان هەیە، بەڵام ئەوان دەیانەوێ ئەو دەسەڵاتەی کە هەیەە بەسەر هەموو پارێزگاکان بە هەرێمیشەوە فەرزی بکەن، لەبەر ئەوەی عراقێکی ئیتیحادیە، عراقێکی واتە فیدرالیە، هەرێمیش بەشێکە لە عراق، وەکو جاران لە هەرێم قبول ناکەن ئەو مەلەفانەی کە مەرکەزین ناوەندین هەرێم بە کەیفی خۆ دەستکاریان بکە. و لە سۆنگەی ئەوەشەوە کە خەڵکێک لە هەرێم لە ئێستا
بە شێوەیەکی گشتی لە حکوومەتی ئێستادا ناڕازیە و هەرێم معارەزەی هەیە و خەڵکێک هەیە تاڵی و ناسۆری و کێشە و مەینێتەکانی خەڵکی هەرێم دەگەینێتە بەغدا، لە هەرێم قسە دەکا، لە هەرێم ئیشی لەسەر دەکا. ینی هەرێم کۆمەڵێک مەلەفاتی گەندەڵی و خراپەکاری لێکەشف بووە. ئیدی دەگەڕێم و سەرقسەکەم لە سۆنگەی ئەوە کە بەغدا ئێستا بەهێزە دەیەوێ بە پێی دەستور هەیمەنە و هەژمونی خۆی بەسەر هەرێمدا فەرز بکە و لە مقابلیشدا هەرێم زۆر لاوازە، هەرێم باری لێژە، گلۆلەی لە لێژبوونەوە و لە خلۆڵبوونەوەدایە. لەلایەکی ترەوە لە ڕووی ئیدارەدانەوە کە بەڕاستی حزب بەسەر حکوومەتدا زاڵ بووە، بە ئارەزووی خۆیان دەستکاری هەموو دامەزراوەکان و هەموو دۆسیەکان کردووە، کۆمەڵێک گەندەڵی زۆریان ئەنجام داوە. ئێستاش بەغدا دەیەوێ ئەو موچەیە کە دەداتە هەرێم موچەی مۆزەفینی حەقیقی بی، یعنی بەغدا تەعەدە زوڵم لە مۆزەفانی هەرێم ناکا، لەبەر ئەوەی دادگای فیدراالی ماوەیەک بەر لە ئێستا بڕیاری داکە پێویستە موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان وەکو باقی پارێزگاکان بدرێ و موچەشیان وەلحاصڵ تەوتین بکرێتن و لیستیشیان بدرێ ئایا فعلەن ئەو ناوانە هەنیان ناجا. لە سۆنگەی ئەو گەندەڵیەی لە لیستەکان هەیە کە حزبەکانی دەسەڵاتدار یعنی خەڵکێکی زۆری خۆیان هەتا خەڵکی پارچەکانی کوردستان لە پارچەکانی تر ناویان نووسیوە. ئێستا کە بەغدا داوای لیستی حەقیقیان لێ دەکا بە هیچ شێوەیەک پێیان ڕاست نابێتەوە و ڕاستەڕێ نابی، وەکو کەشتێک پاپۆرێک لە شەپۆلی دەریایەکی بەهێزدا ئاوا بەردەوام لە نەگرتندابی بجوو لێ مستەقیم نەبی ڕانەوەستی، ئەوان هەرچەند دەیهێن و دەیبەن بە حکمی ئەوەی پێشترێ ژمارەیەک لە ئیعلان کراوە کە هەرێمی کوردستان ئەوەندە موچەخۆرەی هەیە، ئەوەش پێویستی بە تەوتینە، بە بایۆمەتریە، بە کارتی نیشتیمانیە، هەرچەندە ئەوانیش هەندێک لە موچەخۆرانی ناحەقیقی و ناشەرعیان بە ڕسمی و بە یاسایی کردبی بەو مانایی مەدرەک و بەڵگەنامەی ڕسمیان بۆ کردبی، بەڵام هەموو بەڵگەنامەیەکی مەرکەزی لە بەغدا نەتوانیوە بۆیان بکەن. بەغداش پێشترێ سجلی ڕئیسی و سەرەکی و کۆنتر و ئەوانەی لەلایە، ئێستا بەغدا دێ حەسفی ئەوانە دەکا کە هی هەرێمی کوردستانین کە ناویان نییە، کە مواتینی حەقیقینین، کە موجەنەسنین، کە نانیشتیمانین. لێرە دەسەڵات پەنا دەباتە بەر تەئخیر بوون و مماتەڵە و مراوەغە و خۆ دزینەوە، لەبەر ئەوەی هەندێک ناوهەن تێیدا لەوانەیە جاری وایە پێشتر لە هەرێمی کوردستان لە سزلەکە ناوی دووبارە بێ، ناوێک مردووبی ڕەفعی بەغدان کردبیتەوە، ناوێک ڕەفعی بەغدان کردبیتەوە بەڵام هی هەرێمی کوردستان نەبی. خۆیان تووشی کێشە و بێشەیەکی زۆر کردووە و هەرێمیش خۆشبەختانە یعنی خیناقی لێتون کردین، دەیەوێ موچەی حەقیقی بە مۆزەفان بدا. کەواتە لێرەدا خەتاکە خەتای بەغدانیە کە تەدقیق دەکا، خەتاکە خەتای گەندەڵی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ناوی زیادی نووسیون. لێرەدا چێ باز دەدا؟ مۆزەفە حەقیقیەکان ئەگەر بێت و موچەیان تاخیربی. لەبەر چ موچەیان تاخیر دەبی؟ لەبەر ئەوەی هەندێک ناوی زیاد و تەزویر و مردوو ناحەقیقی و ناشەرعی و ناشایستە لە موچەی موچەخۆراندایە. بۆیە بەغدا ئامادە نییە بەو شێوەیە لەسەر ئەو ڕستە کۆنەی هەرێم موچە بدا. کەواتە بە شێوەیەکی گشتی مۆزەفانی هەرێمی کوردستان بە تایبەتیش کارمەندانی هێزە ئەمنیەکان بەڕاستی حەقە هەڵوێستیان هەبی چیکە خۆیان نەکەنە قۆچی قوربانی ئەو لیستە ناحەقیقیەی کە لە هەرێمی کوردستان بە بەغدا دراوە. بەغداش ئامادە نییە ئەو هەموو موچەیە بدا. ئەگەرنا هەرێم جاران دەیگوت ئێمە
بۆ موچە پێویستیمان بە 950 میلیارد دینار هەیە لە موازنەی بەغدا 965 میلیارد دینار جێگیرکە 15 میلیاریش ئێستا بەغدا زیاتر ئامادەیە بیدا باشە خێرە لە هەرێم موچەی تاخیر دەکەن یا چەند مانگێک نادەن بە تایبەتی هێزە ئەمنیە بەڕێزەکان یعنی 2-3 مانگ وەرنەگرن کە شەون و خونی دەکەن ئەمنیەتی هەرێم دەپارێزن بەردەوام لە جوولە و جموجۆلدانە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێم دەیەوێ یعنی یاری بە موچیان کە و دەستکاریش لە موچیان کە پێی وایە ئەگەر بەغدا موچە نەدا خەڵک لێرە دژی بەغدا دەوەستیتۆ نا حەقا دژی حکوومەتی هەرێمی کوردستان بوەستیتۆ نەک دژی بەغدا بوەست. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا شۆن مامۆستاترێت سەبارەت بە کێشەی موچەی هێز ئەمنیەکان بۆچی نەتوانرا ینی لیستێکی پاک ڕاستەقینیان هەبێ یاخود لە ماوەی ڕابردوو کات بە فیرۆدانێکی زۆر هەبوو لە هەرێمەوە درەنگ لیستەکانی نرد پێشترە بە کۆدایانە دواتر لە ژێرفشار بەشێکیان 290,000 بەلیز نرد 42,000ش کەنجومنی ئاسایش و دەستگای ئاسایشە بە کۆت نردویانە بۆ نەتوانراوە کێشە یەکلا بکرێتەوە 3 مانگە هێز ئەمنیەکان یەک موچیان وەرگرتەوە. بەڕاستی ئەتوان بڵێم هێزە ئەمنیەکان و پێشمەرگە کە ئەمانەیانی بەواقع لە زۆربیان لە دەوامان و ئەمانە هەموو ژوورناڵیان هەیە هەموو خێزانیان هەیە بەڕاستی ئەمانە بوون گیریان خواردووە لە بەردەمی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمە. حکومەتی هەرێمیانی دەیەوێت بە گۆترە پارەی بۆ بنێرێ پارە لە بەغا وەرگێ یاخود بە پێی ڕێککەوتنێکی سیاسی بڕێ پارە وەرگێت بە هێزەمنەکان و بە هێزی پێشمەرگە بڕێ ئەوە پارەی منە دەتان دەبێت ئەگەر من نەبێ من نەبم کەسی تر ناتان ناتێ و هەر منیشمەتان نەمێ و هەرە بێ ملکەچی منیش بن لەگەڵ ئەوە کە هێزی پێشمەرگە و هێزی ئەمنی کە هێزێکی نیشتیمانین ئەمانەوە پێویستیشە هێزی نیشتیمانی بن بنە قوربانی بندیوار و ئێستا ئەمان ناپاکی لە لیستی موچەدا بڵێ ئێستا ئەمانە بوونەتە قوربانی بندیوار قوربانی ناپاکی ئەجینا حکومەتی هەرێمی کوردستان ینی ئەبێ لە کاتێکا کە ئێمە قەراری دادگای تەحکیمی پاریسمان هەیە کە نەوتی ڕاگرتووە نابێت نەوت حکومەتی هەرێمنەوە بفرۆشرێت لە ڕێگەی بۆ دیێوانەیە لە کاتێکا کە ئێمە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە کە موچەی ئەمە ئەوە موچەی لە دوای قەراری دادگای تەحکیمی پاریسەوانێ سەیرەکەیدا حکوومەتی عێراقی هەموو موچەی هەرێمی کوردستانی گرتووەتە ئەستۆی خۆی یعنی ئەوایە ئێمە بەڕاستی زۆر دڵخۆش بووینایە کە حکوومەتی هەرێم ئەو کاری کردووە و ئەو داواکاریانەی کە ئەو هەیەی ئەگەر لە دەرەوەی دەستورە بە ئەم دەسەڵاتی ئێستای حکوومەتی ماوە بە سەرجوو پێمان بڵێت یعنی نادەستوریەکەی چییە؟ خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانێ نادەسووریەکەی چییە؟ ئەگەر داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراقی فیدراڵیش دەستوریە یعنی بۆ جێبەجێی ناکە تەنها لەبەر خاتری ئەوەیە هەل لەبەر ئەوەی بە هێزە ئەمنیەکان و بە پێشمەرگە بڵێ ئەوە پارەی منە ئەتان دەبێت پارەی حکوومەتی عێراقی نییە بەڵام ئێمە ئەگەر بێت و وەکو دەوڵەت سەیری حکوومەتی فیدراڵی بکەین و خۆشمان وەکو هەرێمێک سەیری خۆمان بکەین بەڕاستی ئەبێ لەوە تێبگەین کە پارە لە هەموو دنیا هەتاوەکو لە دایرەیەکیشا بە گۆترە ناترێت بە ڕێکەوتنی سیاسی و ڕێکەوتن نادرێت بەڵکو دەبێت لە ڕێگەی لیستی ئەو ناوانەوە بێت ئەو کارمەندانەوە بێت کە لەو شوێنە کار دەکەن اینجا کە لەو شوێنە کار دەکەن ئەو لیستە لە موالیدیان لە ساڵی دامەزراندنیان و لە ناوی چواریان و لە ناوی دایشیان چۆن ئێستا کەسێک لە دایرەیەکە کاتێکە تەعین بووە مانگانە کە دەچێ موچە وەردەگرێت یاخود دەگەر بچێت داوای سیڤیەکی خۆی بکە یان لە شوێنێکەوە داوای سیڤەکەی بکەن یەکسەر بۆی ڕائکێشن لە کۆمپیوتەر و سیڤەکەی ئەدەنێ ئەڵێن ئەمە سیڤی ئەو بەڕێزەیە کە لای ئێمە کارمەندە ئیتر چ جۆرێ بێ پێویستە حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی زۆر دڵخۆش بووایە لەبەرەوەی کە لێرە خەڵک سوودی لێ ئەبینێ و خۆشی سوودی لێ ئەبینێ چونکە ئەگەر بۆی ئەگەر خۆی ئەتوانێ موچەی کارمەدانی خۆی بدا قەیچەکەی ئێمە شەو کاتە جەماوەری پشگیریە کاڵە پارەکەمان ئەداتێ بەڵام نەوکو بەو شێوەی لە ساڵێکە 9 مانگ وەکو پێشتر لە ساڵێکە 9 مانگ بیدەن و پاشەکەوتی لێ بکرێ و اینجا بیکەن بە منەت و
هەموومانێک بێ بە هەلهەلە کێشان بەڵام بەپەلە موچە تەوزیع ئەکرێ 20 ڕۆژ 21 ڕۆژی پێ بچێ بەڵام ئەوەتانێک کە ئێستا شەیبینین بە ماوەی 3 ڕۆژ هەموو موچە تەوزیع ئەکرێت. یعنی ئیتر لێرە پێویستە حکوومەتی هەرێم ئەگەر پەرژەوەندی خەڵکی ئەوێت بە قەناعەتی من پێویستە لیستی موچە بە شێوەیەکی واقعانە بە شێوەیەکی ڕاستیانە بە شێوەیەکی ئیداریانە چۆنە حازری بکات و بینێرێ بۆ حکوومەتی عێراق بە حکوومەتی عێراقی فیدراڵی بۆ ئەوەی ئەویش هیچ بیانوێکی بەدەستەوە نەمێنێ بۆ ئەوەی بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ باشە بە سەبارەت بە هێزی ئەمنی دەرەوەی هەرێم سەبا زۆرکە هێزەکانی ڕۆژ کە پارتی دروستی کردن ژمارەیان باز دەکرد لە 8,000 کە زیاتر بێ هێزەکانی پارتی ئازادی کوردستان پاک کە هێزی ڕۆژهەڵاتن بازۆکێک کە نەوێراون ناوەکانیان بۆ بەغدا بنێرن لە مودووە لەسەر داهاتی هەرێم موچیان پێ بدرێ ئەوە غەدر نییە خەڵکی کوردستان لێرە هەریکاری نەبێ دەچووی دانەمەزراو بەڵام پارە بۆ خەڵکی دیکە بڕواوە بۆ مۆستی سیاسی و هێزانە بەکاربێن. بە قەناعەتی من ئەو شتە ینی بڕوا ناکەم لە ئین لیستەکە ئەوەنە گەورە بێت و بۆ شێوەیە نردوێتیان و ئێمە بۆ شێوی لێ بکەین بڵین ئەتوانین بڵین بەو شێوی لی ئەەکەین ئەگەر لە حاڵەتێکە هەچ کەسێک کە یارمەتی ئاات ینی بزانین کە چۆن یارمەتی ئاات ئەو داهاتەی لەکوێوە بۆ ئێنێت قەیچێکەشتی پەرلەمانتەرە بۆ لێدوانی بۆ ئێمەداوە پێشتر هێزەکانی ڕۆژ خەرجیان زیاتر لە 10 ملیار بۆ پێشتر ساڵێک نەوە بەڵام ئەم هێزانەی کە هەن هێزی شوێنەکانی تری ناوچەکانی تری کوردستانن یاخود بڵێن پارچەکانی تری کوردستانن یعنی نەبێتە عیلاقەیەکی حیزبی و شخصی بەڵکو ئەگەڵ وکو عیلاقەیەکی لەتەوەی تەماشا بکرێت لە هەمان کاتە لە دەرەوەی ئەو لیستە ئێشتان ئێمە داهاتی ترمان هەیە ئەتوان ڕێ هاوکاریان بکرێت لە دەرەوەی ئەو لیستەی کە ئەنێریە بۆ بەغا بۆ ئەوەی کە موچەی بدرێتێ داهاتی ترمان هەیە ئێمە کۆمەڵە داهاتی ترمان هەیە هەر تەنها داهاتی نەوت نەبووە داهاتی نانەوتیمان هەیە ئەتوانێ باقی چەکە لەو داهاتە نانەوتیانە بیان درێتێ بەڵام وەکو حکوومەتی هەرێم وەکو حیزب کێشەی داتێ بە خۆی بیداتێت بەڵام ئەو عیلاقاتانە نەکرێ بە عیلاقاتی حیزبی و بێنرێت قاوڵێکی حکمی پیادا پێوە بکرێت بەڵام ئەگەر ئێستا بڵین حکوومەتی کاربڕێکەری ئێستا بێت ئەوانە بک بە بیانوو بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکانیان دواکەوێت یاخود کاتی خۆیان نەدرێت یعنی بۆ نمونە ئێستا نزیکی هەفتا و قسوور ڕۆژە پێشمەرگە و هێزە ئەمنیەکان یەک موچەیان وەرگرتوێنی بەڕاستی تۆ ئەگەر هەموو ئینسانێک نەختێ ویژدانی هەبێت نەختێ ویژدانی هەبێت و بە ویژدانەوە تەماشا بکات ئایا ئەگەر سیر بکات خێزانێک کە پشتی بەسوێ بە موچە و موچە بێ داهاتی سەرەکی بێ بۆ خێزانەکەی بە 3 مانگیش ئێشتان موچەیەکی وەرگرت بێت و ئێشاش ڕوون نییەکەی وەرەگرێت یعنی چی ئینسانێکی ویژداندار ئەوە قبوڵەکات چه ئینسانێکی دیندار ئەوە قبوڵ ئەکات دێمە خزمەتت ماوەستا شوان سەبارەت بە موچە هێزانەکان ئەگەر کۆمنتێکت ما بێ قسە لەسەرەوەیە کە ئێساوان ئەوەی کە بڵین موچە هێزانەکان پێویستی بە 421 ملیارە 75 پێشتر بەشێکی وەزارەتی ناوخۆ لەگەڵ مەدەنیەکە هاتووە 344 ماوە ینی ناکرێت پارتیوێکێتی لە کۆمپانیەکانی خۆیان یاخۆ لە داهاتی خۆیان موچە هێزە ئەمنیانە بدەن مانگانە پێشتر بازۆکە داهاتی هەرێم 350 ملیارە ئەگەر کۆمنتێکی ترت هەیە لە خزمەتان فەرموو. بەڵێ زۆر سپاس کاک حەکیم وەڵاهی من بەڕاستی کۆمێن یا تێبینی هەرە گرنگم ئەوەیە کە حکوومەتی هەرێم بەڕاستی دەیەوێ یاری بە موچەی مۆزەفان کە بە هێزە ئەمنیەکانیشەوە ئەگەرنا ئەوانەی کە ئابووری ناسن ڕۆژانە لێرە و لەوێ بە پێی داتا و زانیاری و ئەرقام دەیخەنە ڕوو کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داهاتەی کە لە نێوخۆ دێ لە ضەرائب دێ لەلایەن هاوپەیمانان پێوە دەدرێت لە مەداخیل و مەنافیزەکانی حدودی و لە گومرگ و لە کارەبا و لە هەموو کەرت و شەریکاتەکانەوە تەنانەت ئەو نەوتەی کە بە ناڕەسمی و بە قاچاق دەفرۆژێ دەیهێتە دەست داهاتێکی هێندەیە زۆر لەوە زیاتری دێتە دەست بەڵام
یعنی تێگەیشتنی حکوومەت تێڕوانی حکوومەت بۆ حکومڕانی نابەرپرسانەیە نادڵسۆزانەیە دەیەوێت زیاتر داهاتەکە بۆ خۆی کۆبکاتەوە بۆ خۆی بە کەیفی خۆی بەکاری بینی جا یعنی بۆ ئەشخاص بەکاری بینی بۆ حزب بەکاری بینی لە مەسلحەتی بڵێن ئەشخاص و حزب بەکاری بینی و ئیلا ینی داهاتەکە زۆر لەوە زیاترە بەڵام یەک لە گەندەڵیەکان مەسەلەن برێن ئەگەر باس بکەم بۆ نمونە ئەو لیستەی هێزە ئەمنیەکان کە لیستی وەزارەتی پێشمەرگە لیستێکی هەیە و وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش هەیەتی کە هەردووچیان هەر وەزارەتی هەرێمن بە حساب لە مابینی ئەو دوو لیستەی ئەو دوو وەزارەتە یعنی 23,000 ئەندام جیاوازیان هەیە لە کاتێکدا کە حکوومەتی هەرێم دائیمەن بانگێشەی ئەوە دەکات دەڵێ یعنی ئێمە هیچ کەسێک تەعین ناکەین کەچی لە ماوەیەکی زۆر کەمدا 5,000 کەسی تەعیم کردووە ئیتر بە ئارەزوی خۆی دەیانەوێ تەخشان و پەخشان بەداهات و بە موچەی خەڵکەوە بکەن. باڵێ سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەگەر بەرەو پێش چوونێکە بە لەلایەن هەرێمەوە باش لە بەغداد چوبانە پێش لە مەسەلەی لیستەکان داهات ئێستا بە تاواتی کێشەی موچە چارەسەر دەبوو و پێشتریش ئێوە پشتگیری ئەم بەرارەتان کردبوو بڕیارێکی مێژوویی بوو بۆ چارەسەری موچە؟ خۆی ئەو بڕیارەی کە دادگای فیدرالی سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێم دەری کرد ئەنجومەنی باڵای کۆمەڵ پێشوازی لێکرد لەبەر چ پێشوازی لێکرد لەبەر ئەوەی پێمان وابوو بڕیارێکە کە لە خزمەت موچەخۆرانی هەرێمە بەو مانایەی یعنی کە موچەخۆرانی هەرێم وەکو موچەخۆرانی هەموو عێراق بە شێوەیەکی مەزمون و لە کاتی خۆیدا موچەیان وەربگرن بەڵام وەک لە ڕابردووش باسم کرد ئەسڵی کێشەکە جەوهەری کێشەکە لەسەر چیە لەسەر خودی ئەو لیستەیە کە هەرێم دەیداتە بەغدا کە بەغدا تەدقیقی دەکا بە پێی دیوانی چاودێری خۆی مەیدانیەن دێتە هەرێمی کوردستان عەقلی ئیشەکە ناگری عەقلی لیستەکە ناگری دەزانی ناوی زیاد و دووبارە لەو لیستەدا هەیە بۆیە جارجارە مەسەلەن لە کاتی خۆی موچەکە نادا و ئیلا ئەگەر بێت و هەرێم لیستێکی حەقیقی بداتە بەغدا لە کاتی خۆی موچە دەدا ئەگەر نەیدا ئەو کاتە دنیا دەزانی کە بەغدا ناحەقا ئەو کاتە دەبی بێ ئینگلەیی لە هەرێم نەکە ئینگلەیی لە بەغدا بکەیت. بەڵێ سەبارەت بە بڵێن دەرفەت بۆ گۆڕانکاری ئەوەی کە پەیوەستە بە بڵێن لە مانگیدا هەڵبژاردنیش بەڕێوە دەچێ دەرفەتێکە بۆ خەڵک ئەوەی کە لەو ڕێوە کێشەی موچە لەگەڵ بەغداد داهاتەکان نەوت چارەسەر بکرێت دەرفەتێک هاتوتە پێش کە نمونەیەکی جوانتری حکومڕانی پێشکەش بکرێ دەرفەتەکە هەیە؟ وڵایی کاک حەچیم هەرچەندە ینی باسی ئێمە زیاتر باسی داراییە بەڵام قسەکە جوانە کە وەکو دەرفەت دەیپرسی ئەو کێشەیە یا ئەو گەندەڵیەی لە لیستی موچەخۆران هەیە کە حکوومەتی هەرێم بەرزی دەکاتەوە لە لیستی دەنگدەرانی شەیە ئێستا یەکێک لەو کێشانەی کە لە مابینی هەرێم و بەغدا لە لیستی دەنگدەران هەیە چییە؟ ئەوەیە کە فعلەن کۆمەڵێک ناو هەن کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەرێمی کوردستان دەنجی بە خەڵکێک داوە کە خەڵکی هەرێمی کوردستان نین یا ناوی دووبارەن یاخود مردوون یاخود بە جۆرێک لە جۆرە یاسایەکان شمولی دەنگدان ناکەن کەچی دەنجیان بە خەڵک داوە ئیدی هەر ئەو تەزویرە بووە بۆ تەمای ئەوەی کە ئەوان زۆرینە بەدەستبێنن یا کورسی زۆر بینن بەڵام خۆشبەختانە کە ئێستا کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی هەڵبژاردنەکە دەکا دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر تەنگاو بووە زۆر پێی ناڕازی و نیگەرانە بۆیە من ئەوە عکس دەکەم و داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئەو هەڵبژاردنە وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو تەماشا نەکەن لە ڕابردوو خەڵکێک بە بیانووی ئەوەی بەشداری نەدەکرد
کە تەزویری تێدا دەکرێ و بە ئارەزوی خۆیان تەزویر دەکەن و دەنگ دەدەن و دەستکاری دەکەن و سندوق دەگۆڕن و کەواتە نەتیجەی نییە و بێهودەیە. بەڵام ئەم جارە مادام عەد و فەرزەکەی لێکدەرکردن و ژمارنەکەی بەجیهازە بەدەستە نوێنەر و چاودێری لایەنەکان لەسەر سندوقە مادام کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی دەکا تا ڕادەیەکی زۆر دوورە لە تەزویر. بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم یعنی بەشداری لە دەنگدامکەن ئەگەر ڕاستە ڕۆژانە لەو میدیانە گوێمان لە ڕای زۆرینەی خەڵک دەبێت کە گلەیی لەو دەسەڵاتە هەیە لە دەسەڵات بێزارە ئەمە تاکە دەرفەتە بۆی ئەم جارە دەسەڵات بگۆڕن با خەڵکی تر تاقی بکەنەوە ئەگەر خەڵکی تریش دەرنەچوە و کاتە بە ئەوانیش بگۆڕن. بەڵێ بە کورتی سوپاس دەکەم مەبەستمەوە بوو کە ئێستا کە خاو دەکرێت چارەسەری کێشەی موچە لە چارەسەری کێشەی نەوت لە کێشەی داهاتەکان لەگەڵ بەغدا لە ڕێم هەڵبژاردنەوە ئەگەر حکومڕانی بگۆڕێت دەتوانرێت کێشەی موچە چارەسەر بکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم بۆ کێشەکانی تریش. بێگومان ئەگەر خەڵک ئەم دەسەڵاتە بگۆڕی دەسەڵاتێکی ڕێک و ڕەوا هەڵبژێریتن من قەناعەتم وایە یعنی ئەو دەسەڵاتەی دادێ دەتوانی کۆمەڵێک کێشەی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکە بە موچەی موچەخۆرانیشەوە لەبەر ئەوەی بەغدا وەکو ئیمتیاز موچە بە هەرێم نادا بەڵکو وەکو ماف و حەقی خۆیان پێیان دەدا ئەوەی کە یعنی کێشەی دروست کردووە ئەو ناوە زیادانن ئەو گەندەڵیەیە کە لە لیستی موچەخۆراندا هەیە بەڵام ئەو دەسەڵاتەی کە لە داهاتوو دێتە سەرکار قەناعەتم وایە بە هیچ شێوەیەک قبولی ئەوە ناکە و پێویستیشی بەوە نییە کە ناوی زیاد تۆمار بکە یا گەندەڵی لە لیستی موچەخۆراندا بکە کەواتە و کاتە کێشەی موچەخۆران چارەسەر دەکرێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دەرێت سەبارەت بە موچەی وەزارەتی کارەبا کەمڕۆژ وەزارەتی هەرێی هەرێم لیستەکەی بڵاو کردبەوە سەرۆکایەتی پەرلەمانی تێنە لەگەڵ موچەی وەزارەتی کارەبا بازەوە دەکرێت کە بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق زیاتر لە 2460 ناوی زیادە لە لیستی وەزارەتی کارەبا هەیە لە مانگی ساڵی ڕابردووە داوایان کردو چاک بکرێت چاک نەکراوە بۆ ئەوەندە درەنگ ینی وەڵامی دیوانی چاودێری دارایی عێراق دەرێتەوە کە ئێستا بڵێن موچەکەش نهات وەزارەتی کارەبا. خێسا ئالێرا مشکلەکە لەوە لە مانگی دەوانێ کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق زیاتر ڕێکەوتون لەسەرەوەی کە پارەکە لەلایەن حکوومەتی موچە لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە بدرێت بۆ مانگانە لەو کاتەوانی هەتاکو ێساوە هەشدانە بانگە ئەم هەشدانە مانگە بۆی بە مەزبوطی لیستی موچە بەو شێوە ڕسمی کە هەیە لە دایرەکانە لە هەر شوێنێکە هەیە لە عێراقا هەیە لە هەر وڵاتێکە هەیە بۆ شێوەیە ناینێرن بۆ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەی موچەکە بە تەواوەتی بنێرێ. ئالێرە ئایا یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆی لە خۆیە ئەو لیستی موچەیە کە ئەینێرن لیستێکی موچەی ڕاست نییە لیستی موچەی حەقیقی نییە ئەمە ئەزانی وەکو چی وایە ئەمە وەکوایە ئەگەر تۆمە هەموو مانگێک ئەو غەڵەتە دووبارە بکەیتەوانێ زوو لە سەردەمی تەمەنی ئێمایەریەکە بوو بە هەڵماتە کراپیانەوە موشێن اینجا یەکێک لەو شتانە ئەوە بوو کە هەڵتەیە هەڵماتەکە و گرتی حەجنەی گریاری ئەمی شەوەیە ئەگەر حکوومەتی عێراقی پێی نەزانی بەسەریا تێپەر بوو ئەوە باشتر ئەگەر نەشی گرت ئەڵێنەوە وەڵا لێمان تێک چووە یاری بوو لێمان تێک چوو یعنی مانگێک دوومان سێمان چوارمان کە ئەمە خۆی لە خۆیان تاسیل لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە لە ڕووی نەفسیەوانێ تۆ ئەمە هیچ لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی مادیوانێ ئەو خەڵکانە هەمووی نازانێ بەرنامەی ژیان یعنی هەموو خێزانە کوردیەکانەوەی کە موچەخۆر ودا ژیانیان لەسەر موچەیە بەرنامەی ژیانی خۆیانیان لێت یەک چووە کە پێشتر بەرنمەیان دانابوو مانگانە چۆن پارەکەی بەشکە ئێستا ئەوانەشیان لێت تێک چووە لە ڕووی نەفسیشەوە خەڵکەکە هەر عینەشت تێک چووە تۆ بڵێ یعنی تۆ وەرەسێری کە هەچ کەسێکە یەکێکە بینێ دەوانێ نەختە شارەدا لەباری اقتصادەوە پێڵێ تۆ بڵێ حکوومەتی عێراقی پارەکەمان بۆ بنێرێ تۆ بڵێ ئەم مانگەی تریانی لە مانگی دەوانێ بۆ شێ تۆ بڵێ مانگی دوایی لێنە تەخیری نەکە مانگی دوایی لێمان نەبڕێت یعنی بۆ ئەم دەستی و یاریکردنیانی ئایا خۆ ئەبێم حکوومەتی ئێمە دژی هاوڵاتیەکانی خۆی بێت ئەبێ خۆشی لەوە ببینێت کە خەڵک
دائما لە وەزعی نفسی و لە وەزعی اقتصادی نالەبارا بێت یعنی خۆشی بینین بێت دەبێ بە کورتی ویسپاسەکە لەسەر بڵندجگە لە موچە کێشەی سەناتنی پارەی پرۆژەکانی شەیە پێشتر وەزارەتی پلاندانانی عێراق ڕاگەیەنراوی هەبوو دەوێت نەوتەکە تەسلیم نەکەن بودجەی پەرەپێدان و بودجەی و بەرهێنا پارەی پرۆژەکان و بودجەی بەکاربردنی فەرمانەکانی حکوومەتیش نییە تاکوێ سەناتوە بۆ لەوەشدا ینی کەم و کوڕی هەیە تاکوێستا لە سەرخەجینە و دەرەگ نەکەوتون گرێبەستەکانی ڕاڕاستی عێراق نەکردوێت نەوتەکە بە قاچاق دەفرۆش ینی خۆی ئێمە ئەوە هیچ قەراری دادگای فیدراڵیە بە هەمان کاتیشە لە یاسای بودجەی ئیمساڵی بۆ زاڵی 2024 لە یاسای بودجە ئەمە کە ئێمە باسیەکەین موچە تەنها بەشێکیشە لە بودجەی بەکاربردن نەوەکو بودجەی تەشغیلی هەمووی بێت بەڵام ئێمە بودجەی بەکارهێنانیشمان هەیە بودجەی ئیستیسماریشمان هەیە کە پێویستە بۆ پرۆژەکانیش بێت بەڵام لەگەڵ ئەوە کە ئەوەشمان هەیە پێویستە حکوومەتمان حکوومەتی هەرێم مانگانە میزانی مڕاجعی خۆی بنێرە چەندی داهات دەسەکەوێت لەو داهاتانەی کە داهاتی فیدراڵین و ئەوێ بگەڕێتەوە بۆ بەغا هەیەنە لە 100 دەگەڕێتەوە هەشیانە لە 150 گەڕێتەوە ئێستا مەجال نییە زۆر ڕوونیکەینەوە ئەگەڕێتەوانێ کە هاتو حکوومەتی هەرێمی حکوومەتی هەرێم هاتو ئەو داهاتە نانەوتێشی نارد و تەوتینی کرد ئەو ساکە بە پێی یاسای بودجەی پەسەندکراوی ساڵی 2024 پێویستە حکوومەتی عێراقیش ئەو ساکە پێی بڵێن ئەیکوا بودجەی پرۆژەکان کوا بودجەی وەبەرهێنان لەبەر ئەوەی ئێمە کە ئێمە بەشێکین لەم دنیای سەرزەمین بەشێکین لە حکوومەتی عێراقی تەنها هەر موچە نییە ئەیجادە و ڕێگەوبان ئەی بینای قوتابخانە و بینای تەندروستی ئەی پێداویستیەکانی ئەی خزمەتگوزاریەکانی ترکە هەیە ینی ئەمانەشمان هەیە کەواتە لێرە ئەمەی کە هەیە ئەمەشی هەر ئەگەڕێتەوانێ کە ئەو بودجەی و بەرهێنانی ژنانێرێت وامان لێ هاتووە تەنها ڕازی بین بە بەشێک لە بودجەی تەشغیلی کە ئەویش موچەیە سوپاس دەکەم مامۆستا سپاس دەکەم مامۆستا لێ مامۆستا شوان زۆر بە کورتی چکە کاتم نەماوە دوێنێ مەسروور بارزانی چاوپێکەوتنیە بوو باسی لەو کرد ئەگەر موچە بەرست ئەو ڕۆژێک دوای نەدەخست سەرنجی بەرزت چیە لە کاتێکە بۆ نمونە 2023 نۆ موچە درە بە کورتی بێ سپاس دەکەم واللهی کا حەچیم دەنگت قەتع بووبوورە بەڵێ دوێنێ سەرۆک حکوومەتی ماوە بە سەرچوو چاوپێکەوتنی هەبوو باسی لەوە کرد ئەگەر موچە بەرزە و بایەک ڕۆژ دوای نەدەخست سەرنج چی بوو لە سەرەوەی بۆ نمونە هەر لە 2023 لە سەردەمیەوان نۆ موچە درا بە کورتی بێ سپاس دەکەم چکە کاتم نەماوە بەڕاستی دەبێ خەڵک زۆر بەلایەوە سیر بی کە موچە بکرێتە سەردێری هەواڵ موچەکە مافی ڕۆژانەیە لە مقابلی کاری ڕۆژانەی ئەو خەڵکەیە ئەوەندە باسی موچە بکەن و موچە پێدان بە خەڵکەوە بفرۆشنەوە لەگەڵ ئەو داهاتە زۆر و زەوەندەی کە هەیە بەداخەوە یعنی بەڵام ئیتر دەیانەوێ خۆڵ بکە نەچاوی خەڵک و خەڵک چەواشە بکەن ئەگەر ناموچە لە مسلەماتی یعنی مافەکانە دەبێ مەسەلەن بێن ئەگەر مەشاریعی گەورە مەشاریعی خەدەمی بۆ خەڵک بکەن ئەو جا ئەگەر منەت لەسەر خەڵک بکەن ئەو مەشاریعانەی کە دەشیکەن ئێستا زیاتر لە کاتی هەڵبژاردنەکان دەیکەن ئەگەر نا ئەو پارەی کە دێ زیاتر هەڵی دەگرن و گڵی دەدەن و ئارەزوی خۆیان بەکاری دێنن بەڵێ سوپاس دەکەین کاک شوان ڕابەر ئەندامێن جوێنی باڵای کۆمەڵی دادگەری لە هەولێرەوە هەروە مامۆستا دلێر مەحموود پەرلەمانتاری پێش و سوپاسی جەنابیش دەکەین سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ